حکمت چی؟ ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەچین زەکاتی ماڵەکانمان دەرەکەین. یعنی ئەمە حکمتێکی ترە بۆی تۆ یەک بە 600 و زیاتر لە مانگەکانی تر پاداشتی لەسەر وەرەگریت. زۆر پێویستە ئینسانی مسلمان ئاگای لە پرۆسەی زەکات بێ. نابێ ئینسان لە زەکات دوا بخات، یان نابێ ئینسان زەکات پشتگوێ بخات. چۆن نوێژەکان فەرزە لەسەرمان، هاتوین بۆ ئەیرە و سوجدە بۆ خوای پەروەردگاری خۆمان دەبین، بەو شێوازە هەمان خوای پەروەردگار زەکاتی لەسەر فەرز کردوین، حەجی لەسەر فەرز کردوین. یعنی ئینسانە بێت زۆر ئاگای لە خۆی بێ. کاتێ مانگی ڕەمەزان دانراوە بۆ زەکاتدان، هەر موسڵمانێک ڕێژەکانی بەم شێوازەیە ساڵ بە ساڵ دەگۆدرێ بە گوێرەی ئاڵتونە. لە 4600 پاوەند زیاتری هەبوو زەکاتی دەکەوێت، دەبێت زەکات بدات ئەو ساڵە. لە ساڵێکی بوونە لە 1000 پاوەنیشە تۆ چەند دەدەی؟ ئێمە ڕۆژانە هەمومان لە وڵاتە ئیشەکەین کە تۆ ئیش دەکەی لە وڵاتە لە 120 پارەکەتی حکوومەت بیدەی بە تاکس. ئەمە لە هەفتەیەکە. تەسەورکە ئەگە لە مانگە 1000 پاوەند وەرگری 200 پاوەنی بێ بدەی بە تاکس. بەڵام لە کۆی گشتی ساڵەکەیە سەیر و ڕەحم و سۆزی خوای پەروەردگارگە. حکمەتی لە زەکات چییە؟ ئەوەیە کە تۆ بیدەی بەو تاقمانەی کە خوای پەروەردگار بۆی دیاری کردووی لە قورئانە. حکمەتەکە ئەوەیە خەڵک برسی نەبێ، خەڵک هەژار نەبێ، ئەوەی بەڕێگاوە دێت ناڕەحەت نەبێت، یارمەتی بدەیت، دەستگرۆیی بکەیت. مزگەوتەکانمان پێویستی بوو پێداویستەکانی بۆ جێبەجێ بکەیت. بۆچی؟ بۆی ئینسانی مسلمان ماڵەکەشی بە بەردەوامی گۆڕانکاری تا دروست بێ و حەقی ئەو خەڵکەی کە لە ماڵیا هەیە حەقەکانی خەڵک بدات. هەروەکو حەقی براوسێ و چواردەور و ئەمانە لەسەر شخصی خۆشمانەیە حەقەکانی ئەوانیش بدەین. صفەتێکی تر لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بریتێ لە بەخشندەیی بۆ چواردەور، بۆ ئەو کەسانەی کەوا پێویستیان بە یارمەتیە. ئەگە لە کوردستان بیدیان لە هەر وڵاتێکی تر بێ پێویستی بوو هەوڵدە ببەخشە. خوای پەروەردگار وەحدی داوە ماڵی ئینسان بە بەخشین کەم ناکات. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4.